پێینی ئەندامی بە سووترین و بەهێزترین پێینە کە بەکاردەهێنرێت لە کەرتە کشتتوکاڵیەکاندا کە دروست دەکرێت لە پاشماوەی ڕۆڵەکەکان هەندێک جار یان پاشماوەی ئاژەڵی یان پاشماوەی ماڵان، بەڵام بەهێزترین نیشتیان پێینی پاشماوەی ئاژەڵیە، بە تایبەتی پێینی پاشماوەی پەلەوەریەکان کە سوودی لێ دەبیندرێت و بە سووترین جۆری پێینە لەبەر ئەوەی هیچ زانێکی بۆ ژینگە و بۆ پیسبوونی خاک نییە و بە پێچوانەشەوە بەهێزترینە بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و بە سووترینە. بیرۆکەکەش هاتووە لە پرۆژەی خوێندنەکەمەوە کە خۆم ئیشم ڕاستەوخۆ لەسەر کردو بە شێوەیەکی ئەکادمی، دوای بەدەستهێنانی و ئەنجامانێکە ئێمە چاوەڕێ بووین. دواتر هەستین لە کوردستان بە شێوەیەکی عملی کردمان بە پرۆژەیەک و دامان مەزران بۆ ئەوەی بتوانین سوودی لێ ببینین لەبەرەوەی بەهێزترین جۆری پێینە کە بەراوردیکەین بە سەمادە کیمیاییەکان کە ئەوان زیانێکی زۆر بە ژینگە دەگەێن و زۆر جار دەبێتەوە هۆی دروستبوونی نەخۆشیێکی زۆر لە بەرهەمە ڕووەکیەکاندا، بەڵام ئەو سەمادەی ئێمە بەرهەمی دەهێنین ڕاستەوخۆ پێچەوانەی سەمادە کیمیاویەکانە باشترین جۆری بەرهەمی ئۆرگانی دەدا بە بەرهەمە سەوزە و میوەییەکان و هەروەها بێ ئەوەی هیچ زیانێکیش بە خاک بگەێنێت و بە ژینگە بگەێنێ، بە پێچەوانەوە دۆستی ژینگەیە. دامەزرانی پرۆژەکەشمان دەگەڕێتەوە بۆ 2021 دوای بەدەستهێنانی ئەنجامەکان لە خوێندنەکەم بە شێوەی ڕاستەوخۆ هاتین کارمان کرد، نزیکی هەتا ئەو ساڵیش تەجروبەمان هەیە لە 2021 تا ئێستا تەجروبەی ئیشەکانمان هەیە لەگەڵ بابم هەستاین بە دامەزراندنی ئەو پرۆژەیە لەبەرەوەی ئەو هاوکاری سەرەکی منە بۆ لایەنی میکانیکی و دروستکردنی ئامێرەکان لەبەرەوەی بیرۆکەی هەموو ئامێرەکان کە بەکاردێهێنین بۆ دروستکردنی ئەو دوو جۆرە سەمادانە ڕاستەوخۆ لە بیرۆکەی ئامێرە ئەڵمانیەکانەوە وەرگیراوە، بەڵام بە شێوەیەکی کلاسیکی سناعی لە ناوخۆی کوردستان بابم دروستی کردوون. پرۆژەکەش پێویستە بە خوێندنەکەمەوە ڕاستەوخۆ لەبەرەوەی من وەکو شارەزایەک لە بواری کشتتوکاڵدا وەکو دەرچوویەک ئیشم لەسەر کردووە و بۆ خۆ تایبەتمەندی ئیشەکەم لەسەر دروستکردنی ئەو جۆرە سەمادە و خاکە. دواتر هاتوین بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی و هەم تیجاریش سوود لە بیرۆکەکەمان وەربگرین بە هاوکاری بابم توانیمانە بکەین بە پرۆژەیەکی بچووک و خزمەت بکەین بە وڵاتەکەی خۆمان و بە جوتیارەکان و بەرهەمە کشتتوکاڵیەکان و گرنگترین هۆکاریش پاراستنی ژینگە و پیسبوونی هەوایە کە ڕاستەوخۆ کاریگەری تەواوی هەیە لەبەرەوەی ئەو سەمادانە ڕاستەوخۆ دەبێتە هۆی کەمکردنەوەی دوانۆکسیدی کاربۆن لە هەوادا و پیسنەبوونی ژینگە و پیسنەبوونی خاکیش لەبەرەوەی هیچ جۆرە کالێکێکی کیمیایی ڕوونادا بەهۆی بەکارهێنانی سەمادەکانمانەوە کاتێک جوتیار بەکاری دەهێنێ. ئێستاش فەرموون دەتوانین چین بۆ ناو کارگەکەمان. شێوازی کارکردن لە کارگەکەماندا 4 قۆناغی 1 و 2 و 3 و 4 لە قۆناغی 4ەمدا دەکرێت بە 2 بەشەوە، بەڵام قۆناغی یەکەمی سەرەتا ئەو ماوەدە ئەوەلیە واتە پاش ماوەی دەواجینەکە کۆ دەکرێتەوە لە کێڵگە پەلەوەریەکان لە شوێنێک ساحەیەکی گەورەدا کۆ دەکرێتەوە لە وەرزی هاویندا، بەڵام چونکە زووتر وشک دەبێتەوە و دەتوانین خێراتر کارەکانمانی لەسەر بکەین وشک دەکرێتەوە و هەڵدەگیرێت. دواتر بۆ قۆناغی دووهەم لە قۆناغی دووهەمیشدا بەهۆی جیهازێکی دەستکردی ناوخۆییەوە ئەو مادە ئەوەلیە دەهاڕدرێت
بە جیهازێکی هاڕین وردەکرێ تاوەکو خۆڵی لێ دەکرێت پاشان دەخرێتە مەغزەنەوە دادەندرێ بۆ ماوەی 1 ساڵ دەبێ عملیەکی هۆمۆجینسی بەسەردا تێپەڕێ اینجا دواتر سوودی لێ وەربگیرێت و بەکار بهێنرێت لە جیهازی ئەو پاشماوەیە عملی هاڕینی بەسەردادێ پێویستە بۆ ماوەی 1 ساڵ دابدرێ چونکە دوای دروستکردنی وەکو سەمان لە قۆناغەکانی کەدا پێویستە جوتیار لە کاتی بەکارهێنانیدا نەبێتە هۆی کێشە و دروستبوونی سیستەمە ئاودێریەکانی لەبەرەوە وەک زانراوە لە ئێستادا زۆرینەی جوتیارەکان سیستەمی ئاودێری دڵۆپە بەکاردەهێنن نابێ ببێتە هۆی گیران بۆیە بۆ عملیە هاڕینەدا تێدەپەڕێت و وردەکرێت. لە قۆناغی سێهەمدا لە ڕێگەی ئەو جیهازە دەستکردەیەوە بە ڕێگای پایرۆلاسیس کۆندیشن کە پێدانێکی پلەی گەرمیە مەوادە ئەوەلیەکە و ئاوەکە تێکەڵ بە یەکتر دەکرێت و لەژێر پلەی گەرمێکی دیاریکرا و پێدانی ئۆکسیجینێکی کەم دەسووتێندرێت بە شێوەیەکی خودکاری. لە قۆناغی سێهەمدا کاتێ تەواو دەبێ عملیەکەمان لەبەرەوەی ماوادەکەی لە ناویدا شلە و بە ڕێژەیەکی زۆر بەرز پلەی گەرمی دراوەتێ لە ڕێگەیەکی سۆندەیەکەوە ئەو ماوادە شلە دەگوازرێتەوە بۆ سەر ئامێرێک کە ئەو ئامێرە بەرپرسە لە جیاکردنەوەی ماوادە شلەکە و پاشماوەکەی کە دەیپاڵێوێت دواتر پاڵاوتنەکە و پاڵاوتنەکە سەمادی جۆری یەکەمە کە شلەکەیەتی لە ڕێگەی ماتۆرێکی ئۆتۆماتیکی دەکرێتە خەزانەکەەوە پاش ماوەکەشی هەڵدەگیرێت و دەبرێت بۆ شوێنێک کە لێ وشت دەکرێتەوە. بەرهەمی دووەمان لەبەرەوەی بەرهەمێکی وشکە بەڵام تا ڕادەیەک شەی هەیە پێویستە 100% وشک بکرێتەوە دەیهێنین بۆ شوێنێک دایدەنێین بۆ ئەوەی وشک بێتەوە بەستە بەرەوەی ئێستا وەرزەکەی بارانە مەجبورین لەژێر لایلۆن هەڵی بگرین تا وشک دەبێتەوەش چەند مانگێکی پێویستە بەڵام ئەگەر لە وەرزی هاویندابێ نزیکی 3 هەفتە یان 4 هەفتە تا نزیکی 1 مانگی پێدەچێت دواتر دەبرێت بۆ 2 ئامێری تر ئیشی لەسەر دەکرێت و ئامادە دەکرێت. دوای وشک بوونەوەی بەرهەمی دووەممان کە دەبێت بە ڕێژەی 100% وشک بکرێتەوە دەخرێتە ئەو ئامێرەیەوە دووبارە جارێکە دەسووتێندرێتەوە دوای سووتاندنیش ڕێگایەکی تر هەیە کە هاڕینە ئەویش لە ڕێگەی ئامێرێکی ترەوە ئەنجام دەدرێت. تا قۆناغدا کە هاردرێت بە تەواوەتی ئامادە دەبێت بەردەست دەبێت بۆ بەکارهێنان کە تەواو سەمادێکی پوختەیە پاکراوە لە هەموو مادە زیان بەخشانە و هیچ بۆنێکی شیمیە دەتوانن براجوتیارەکان بەکاری بهێنن بێ هیچ زیانێک و وەکی دەشتی بینن ئاماژەشمان پێکرد تەواو پوختەکراوە و پاکراوەتەوە. ئێمە کە دەستمان بەو ئیشە کرد پێشتر عنی چوین بۆ تورکیا بۆ وڵاتی تورکیا سەردانێکی تورکیامان کردەوە و جیازانەی کە لەوێ بوون بە شێوازە هەموو جیازەکانی ئەڵمان و پێشکەوتوو بوون بیرم لەوە کردەوە
کە بێم لە کوردستان و پشت بە خۆمان ببەستین و پشت بە موادی هاوردەکرا و بە هیچ شێوەیەک نەبەستین. خۆشبەختانە هاتم لە وڵاتی خۆماندا لە کوردستان ئەو شتانەم دروست کردووە کە خۆشبەختانە سەرکەوتنێکی زۆر چاکم هەبووە، ینی نەجاعەتێکی 100% هەیە. بۆ نمونە ئێستا جیازێکم دروست کردووە، ئەوە دژە ژینگەیە. ئێستا من ئیشم لەسەر ئەوە کردووە کە بیکەم بە دۆستی ژینگە، ینی بە دۆستی بە دەستکارێکی کەمەوە دەتوانین سوودی لێ وەربگرین بۆ سەمات پێکردن لە جیادەوەی کەمە گژ و گیای پێ لە ناوبەرین. من هەستاوم ینی گۆڕیمە بە دەستکارێکی زۆر کەم بۆی کە موادە وەکو گەنم وەکو جۆ وەکو ئەوانەی کە سەمادی پێ دەکرێت هەر ئەبەوە پێ بکرێت و سوودێکی زۆر باشیرێ. ئەو کارگەی ئێمە عنی ڕاستەوخۆ هەلی کاری بە حکومە کارگەمان بە کارگەی بچووک ناسراوە لێرە هەلی کاری بۆ 4 نەفەری ڕاستەوخۆ دروستکردوی هەلی کار بۆ 4 نەفەرە. بەڵام ناڕاستەوخۆ دیکە 25 نەفەر زیاتر کاری تێدا عنی ئیشی تێدا دەکا بۆ مواد نەقڵکردنەوە بۆ مواد هێنان و بۆ کرێکاری کە ئەوە دەکرێت و موادێکی کە مە پشمان بەستووە بە سەرپەرشتیار کە خۆشبەختانە کە هاژەی کچم کە لە بوارەکەی خۆیدا عنی خەبیرە هەموو لەژێر ڕێنەمایی لەژێر ڕێنەمایی ئەودا ئەو شانە تەواو دەکەین. ئێمە هاوڵاتی عێراقی بە تایبەتی کوردستانی پشتمان بە هاوردەی هەموو سەمادەکان کردوتەوە، عنی پشتمان پێبەسووە بە ئەلاساس کەمە ئیسفادەی لێ بکەم، بەڵام لە ئەسڵوە لە واقعدا ئەو ئیسفادەیان نییە بۆ ئێمە. بۆ نمونەمە ئەو پەینە بەرهەمدێنی سوودێکی یەکجار زۆری هەیە، هەم دۆستی ژینگەیە، هەم خاکەکەت بەپیت دەکاتەوە، هەم بەرهەمێکی 100% شت دەداتێ. مەدەمە داوا لە وەزارەتی کوشتکاڵ دەکەم، داوا لە وەزارەتی کوشتکاڵەکەم ڕێنەمایەک دەربکە، ئەنی پشت بە سەمادی هاوردەکرا و نەبەستن پشت بە عینی موادی ئۆرگانی بەکاربێنن جا لە هەر بوارێکدا بێ هەر کەسێک کە ئیش لە بواری سەمادی ئۆرگانیدا بکە بەڕاستی جوتیار کە پشت بە موادی ئۆرگانی و بەسێ 100% نەجاعەتی هەیە و ئەنی دژە نەخۆشیشە. ئەو دوو زۆر سەمادە ئەندامێکی ئێمە بەرهەمی دەهێنین ڕاستەوخۆ 100% کوالیتیەکەی بەرزە و ئەندامیە لەبەرەوەی ڕاستەوخۆ مادە ئەوەلیەکەی پاشماوەیە هیچ شتێکی تری لەگەڵ تێکەڵ ناکرێت لە کاتی بەرهەمێنانیشیدا هیچ مادێکی حافزەی تێ ناکرێت نابێتە هۆی پیسبوونی ژینگە بە پێچاوانە دەبێتە هۆی کەمبوونەوەی دوانۆکسیدی کاربۆن لە هەوادا لەبەرەوەی نابێتە هۆی وشکبوونەوەی خاک و شێداری خاک دەپارێزێ. ئەگەر بینە سەر بەرهەمی کشتتوکاڵیەکانیش لەبەرەوەی زیاتر لە 80 توخمە خۆراکی زیاتری تێدایە نابێتە هۆی دروستبوونی هیچ نەقسێکی توخمە خۆراکی لە ڕووەکەکەدا کاتێ بۆی بەکاردەهێنرێ بە پێچوانەوە بەڕێژەی 100% بەرهەمەکە ئەندامی دەبێت و ڕووەکەکە دژی نەخۆشی دەپارێزێ نابێتە هۆی دروستبوونی فەتەریات و ئەو نەخۆشیە وەرزیانەی کە تووشی بەرهەمەکان دەبێت بە پێچوانەوە ئەو مادەی ئێمە ئیش لەسەر ئەوە دەکا کە ئەو ڕووەکە بپارێزێت هەروەها کوالەتی خاکەکەش ڕادەگرێ و بەرزی دەکاتەوە نابێتە هۆی بێپیدبوونی خاکەکە لەبەرەوەی ئۆرگانیک ماتەری خاک بەرز دەکاتەوە کوالەتی خاک باشتر دەکا ڕێژەی ڕاماڵین و ئینفیلتریشن کەم دەکاتەوە بە ینی جیاواز لە هەموو سەمادە ئەندامیەکانی تریش دەتوانم بڵێم ڕاستەوخۆ ئیش لەسەر بەرهەمەکە دەکاواتە
لە کاتی بەکارهێناندا ئەو دوو جۆر سەمادە کە جوتیار بەکاری دەهێنێ بۆ بەرهەمەکانی ئەو ڕووەکە کە چەقێنراوە هیچ تخمە خۆراکێک لە خاکەکە وەرناگرێت لەبەرەوەی ئەو تخمە خۆراکە زۆرانەی کە لە مادەکەی ئێمەدا هەیە ڕاستەوخۆ پشتیوان و پاڵپشتەوە هەموو نەقساتەکانی پڕ دەکاتەوە لە کاتی گەورەبوونیدا ئیش لەسەر ڕێگەکەی دەکات بە تەندروستی هێڵێتەوە بەرهەمی بەرزیاد دەکات. جیاواز لە هەموو سەمادە کیمیاییەکان ئەو پەینە ئەندامیەی ئێمە جێگرێوەیەکی باشی هەموو سەمادە کیمیاییەکانە لەبری چونکە نابێتەوە هێز زیانگەاندن بە ژینگە و دابەزینی کوالەتی خاک ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە و هەروەها کولفەیەکی کەمیشی تێدەچێت کولفەیەک کەمیشی تێدەچێت و باشتری نیشە بۆ هەموو بەرهەمێکی کوشت و کاڵش دەبێت گەنم جۆ سەوزەواتەکان هەروەها بەرهەمی باخەکان بۆ هەموو جۆرێک دەبێت هەر ڕووەکێک کە بەری بێ ئەو سەمادەی ئێمە دەتوانرێت سوودی لێ وەربگیرێت و ئینتاجی بەرهەمەکەی زیاد کات. یەک خاڵی تریشکە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە تەنها ئیش لەسەر بەردەکاواتە باڵای درەختەکە ئەوەندە گەورە نابێت کە جاری وهەیە دەبێتە هۆی چۆن بڵێ ئیزعاجبوونێک لە کاتی ئەوەی جوتیار بەرهەمەکەی کۆ دەکاتەوە بە پێچانە لە سنوورێکی کەمدا گەشەکەی زیاد دەکات و تەنها بەری زیاد دەکات و ڕەگی ڕووەکەکەی بە سەلامەتی تەندروستی لە ژێر خاکدا دەمێنێتەوە کە ئەوەش هۆکارێکی ڕئیسیە بۆ ئەوەی کە ڕووەکەکە تووشی نەخۆشی نەبێت کە ڕەگەکەی تەندروست مایەوە. کوالەتی ئەو بەرهەمە ئۆرگانیر دەتوانین منافەسەی هەموو سەمادە ئەوروپیەکانی پێ بکەین کە بۆ ئێمە دێن لە ئەسڵا ئەوروپا عینی پشت بە سەمادی ئۆرگانی دەبەستێ هەموو وڵاتە جیرانەکانمان کە موادە کیمیایەکان بۆ ئێمە دەنێرن بەڵام لە ئەسڵا ئەوان ئیش بە موادە کیمیایەکان ناکەن دەچن هەڵ ئیش بە موادە ئۆرگانیەکان دەکەن. سەبارەت بە بەرهەمەکانیشمان زۆر یەکەمیان کە شلەکەیەتی لە ئێستادا بە گوێرەی تەڵەباتە چەندە تەڵەبات زۆر بەوەندە داهات پڕ دەکەینەوە بەڵام لە تواناماندایە ڕۆژانە نزیکی 250 دەبە دروست بکەین و بیدەین بە جوتیارە بەڕێزەکان بەڵام بەرهەمە وشکەکەی کەمترە دەتوانێت بە ڕێژەی لە سەدا 5 بۆ 15 داهاتمان هەبێ بە پێچاوانە شلەکەوە بەڵام شلەکە بەڕێژەی 100% گەر تەڵەبات زۆر بێ دەتوانین داهات پڕ بکەینەوە کولفەیەکی زۆر کەمیشی تێدەچێت لە بەرەوەی نرخەکەی بە دیناری شەو سەری جملە و تاکیشی جیاوازی هەیە دەتوانین یارمەتی براجوکارەکانیش بدەین ئەوانەی سەرەتا کە ئەو بەرهەمە دەکڕێن بۆ ئەوەی ژینگە پیس نەبێت و ینی بە ڕەچاوکردنی پیسنەبوونی ژینگە و تێچوونی کولفەیەکی زۆر کەمتر لە یەکەم جاری ئەو دەبەی لێ وەردەگیرێتەوە نرخی دەبەکەی بۆ لێ دەردەکرێت و تەنها ماوادەکەی پێدەفرۆشرێتەوە کە لە کاتێکدا قازانجا بۆ پیسنەبوونی خاک پیسنەبوونی کەشوهەوا مادە پلاستیکیەکان بڵاو نابێتەوە بە خاکدا فڕێ نادرێ دووبارە بەکار دەهێنرێتەوە جوتیاریش کولفەیەکی زۆر کەم لە 5 بەشی 2 بەشی کولفەکەی دادەبەزێت تەنها پارەی ماوادەکە دەدات. بەرهەمەکانی ئێمەش نزیکەی 2 ساڵە لە بازاردایە ئەلحەمدوللا براجوتارەکان ئەوەی یەکەم جار کە کڕی بێتی و بەرهەمەکەی ئێمەی بەکارهێنابێ بە ڕێژێکی زۆر بەرچاو مەمنونیەتی خۆی دەربڕیوە و دووبارە داوای کردوتەوە و ئێمەش توانیمانە هاوکاریان بن وەکو ئاماژەشم پێکرد لەگەڵ بەکارهێنانی سەمادە شلەکەیدا توانیمانە نرخەکەیان بۆ دابەزێنین ئەوانەی دووەم جار و سێم جاریش داوای بەرهەمەکانمان دەکەنەوە.
پێش هەموو شتێک بە خێراتتانەکەم زۆر سواس بینەکە ئەمە هینی پەلەوەرە کێڵگە پەلەوەریەکانە لەوێ لە مامەل بەکارێن خۆینیەکەن و منیش لە ڕێگەی ئەوە لە ڕێگەی ئاودان و لە ڕێگەی وشکانیش بە وشکیش ئەیکەم بە عەرزەکەەوە لەوە هەمی سواز بەخوای سوادەی هەیە و وەڵای بە ڕێژەی بیتە من ئەمساڵەکە جاروە بۆ زیامدایەتی وتم بزانم زەرەری هەیە بۆ زەرعاتەکەم زیاتر ماوەتێ هیچ کێشەی نەبووە بەڵام وەکو هینی 2 لیتر 3 لیتر بۆ بیتێک بەکارێنم لە ڕێگەی ئاودان و وەڵا سواز بەخوا سوودم لێ بینیە لە سا 80 من سەمادم بەکارنێناوە بەس ئەو پێینم بەکارێنەوە بۆ بەرهەم بۆ وەکو بەرهەم باش بووە لە ڕێی گەشەوە گەشەی باشترە بۆ ڕۆک باشترە ڕۆکەکە باشتر ئیشەکە لەسەر من تەبعاً زیاترەکە بەستان دروسترە نامەوێت شتێک بێت زەرەریە بێ بۆ ئینسان لەبەرەوەی ئەو سەمادە هەمی کیمیاویە مادەی کیمیاویە بەس من داواکارم کەسە وەکو حکوومەتیش هەموو ڕقابە بخاتە سەر بیتەکان من هیوادارم لەوەیە کە بەسەریایم کەنەوە نێڵن بازە دەرمانێک بەکارنێنن زۆر دەرمانەیە وەڵای خراپە تەندروست نییە بەنابێنە پەنای هینی ئاژەڵ ئەگەر هیوادارمەوە مەعمەلە بتوانێت لە هینی پاشەڕۆی ئاژەڵیش شتێکی وا دروستکە ڕەنگە زۆر باشتر بێ بۆ ئێمە زۆر بەسوودتر بێ بۆ ئینسان بۆ تەندروسترە بێ من ئامانجمەوەیە کە سەمادی کیمیاوی بەکارنێنم ئەم هینی پەلەوەرە بەکاربێنم 100% بیکەم بارەکە بە نیسبەتێکی کەم بەکارمێناوە بە ڕێژێکی زۆر بەکەمی باز ئەم ساڵ لە 180 ئەوم بەکارێنا لە 180 لەوە چ لە 120 سەمادێکی ئەوەی کە زەرور بێ وەکو فسفۆر وەکو کالیسیۆم بەکارمێنابێ ئەم ساڵەکە بە تەمام 100% ئەوە بەکاربێنم ئامانجمەوە نییە کە سەمادی کیمیاوی بەکاربێنم ئەمێ لە ڕێی ئەم سەمادی پەلەوەرەوە و لە ڕێی هینی پاشەڕۆی ئاژەڵەوە بەکاری بێنم وڵات داواکاریم لە جوتیارەکانی ترەوەیە کە شتێکی تەندروستی بنێ شتێک نەبێت زەرریە بێ بۆ میلەتەکەمان ئەو موادەی ئێمە کە ئێستا بەرهەمیدێنن دوو جۆرە جۆرێکیان بایەچاری شلی پێ دەڵێن لە دەبەی 20 لیتریدایە جۆرێکیان ڤێرمیکاتە لە کیسەی 20 کیلۆییدایە کە ئەویش ئەو موادانە عینی هەمووی کە بە کوالیتێکی بەرزن و ئەنی بەڕاستی سوود بەخشن بۆ هەموو بەروبوومێکی کوشتکاڵی نەک هەر ئەو پرۆژەی ئێمە پرۆژە بچووکەکانی تریش بۆ بەرهەمهێنانی سەمادی ئەندامی نەک هەر ئەو دوو جۆرێک کە من بەرهەمی دەهێنم زۆر سەمادی ئەندامی تریش هەیە کە ینی دەرچووی کۆلێژەکان دەتوانن سوودی لێ وەربگرن و بەرهەمی بهێنن دەتواندرێ بە ڕێژەی 100% سوودی لێ وەربگیرێت و ینی بەرهەمی ناخۆش پڕ بکاتەوە و خاکیش بپارێزێ کە بەڕاستی زۆرێک لە دەرچەکانیشمان دەتوانن ئەو پرۆژانە ئەنجام بدەن و سوودی لێ وەربگرن بەڕاستی زۆر گرنگە کە لایانی پەیوەندیدار گرنگی بۆ زۆرە پرۆژانە بدانە کەرەوە پرۆژەی من زۆر پرۆژەی تریش هەیە بۆ بەرهەمهێنانی سەمادی ئەندامی لایانی پەیوەندیدار دەتوانێت هاوکار بێت بۆ پاراستنی داهاتی ناوخۆ پاراستنی بەرژەوەندی جوتیار و لایانی ژینگەیش. ئەو کارگەی ئەمە بەڵێ لە ئەسڵا کارگەیەکی بچووکە بە ناوی کارگەی بچووکەوە مۆڵەتیان پێداین بەڵام لە ئاستی عێراقدا یەکەمە لە ئاستی ژینگەییدا یەکەمە عنی هیچ بەروعین هیچ مزعفاتێکی نییە لە بواری ژینگەدا بەرهەمێکی باشیشمان هەیە کە بەڕاستی
کوالەتێکی باشی هەیە جیاوازەکەی ئەو سەمادەیەمە کە دروستی دەکەین صرف ئۆرگانیە کە هیچ موادێکی حافیزەی تێ ناکرێت عنی پاڵپشت بە حکمی بە شێوازی زانستی بەرهەم دێت کە تەنانەت لە غەیری سوود بەولاوە هیچ زیانێکی نییە بۆ نمونە و سەمادانەی کە لە دەرەوە دێن پێش هەموو شتێک خاکمان تێک دەدەن بەڵام موادەکەی ئێمە صرف ئۆرگانیە 100% دۆستی خاکە دۆستی ژینگەیە بۆ بەروبووم بەڕاستی عنی هیچ مزعفاتێکی لاوەکی نییە و شتێکی زۆر بەسوودە. ئێمە ئەگەر پاڵپشتی بکرین ئەگەر بە لایەنێکی کەمی دارایش بێ دەتوانین داهاتی ناوخۆ پڕ بکەینەوە و ببین بە سەرچاوەیەکی سەرەکی بۆ پڕکردنەوە و تەڵەبیاتی هەموو ئەو براجوکارانەی کە ئیش لە کەرتی پشتتەکاڵیدا دەکەن لەو ڕێگەیەشەوە دەتوانین ژینگە بپارێزین و بەرهەمە ئەندامیەکان زیاتر بکرێت و تەندروستتر بێت و هاوڵاتیان بتوانن بەکاری بهێنن. ئێمە وەکو کارگا لەبەرەوەی ئەو سەرمایە هەمانە زیاتر دەچێتە قەرزەوە لەلایەن مەکتەب زراعیەکانەوە پێویستمان بە هەبوونی قەرزێکی درێژخانە کە پێمان بدرێ بۆی ئەو کەم کوڕیانێک کە لە کارگەکەماندا هەیە بتوانین پڕی بکەینەوە وەکو دابینکردنی کارەبای نیشتیمانی هەندێک پێدەویستیتر بۆ بەرهەمەکانمان کە پێویستن بە تایبەتی بۆ جۆری دووهەمیان دابینکردنی شوێنێکی فراوانتر کە بتوانین بەرهەمەکەمانی تێدا وشک بکەینەوە بەرهەمی بهێنین لەگەڵ پێدانی ینی ئەو سۆلەر دابینکردنی ئەو سۆلەرانە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا بۆ ئەوی لە جێگەی ئەوە ئێمە بتوانین ئەو کارەبا سروشتێ بەکاربهێنین لە جیاتی مۆلیدە ئەهلیەکان. بەڕاستی پێویستە کەسانی پسپۆر لە زانکۆکان مامۆستاکان و پرۆفیسۆرەکان زیاتر هاوکاری ئەو خوێندکارانە بن لە کۆلێژەکان هانیان بدەن بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی خوێندنەکانەوە ینی بتوانن پرۆژەیەکی بچووک بکەن و چیتر چاویان لە دامەزراندن نەبێ ببن بە خاوەن کاری سەربەخۆ.